بەگوێری ئەوەی کە بەڕێستان دەرهێنەرێکی باشن و لە کۆنەوە هەر ئەو کارەتان کردووە بەچێ دەگوترێ ئەکتەر چێ ئەکتەری ڕاستەقینەیە؟ ئەوەش پرسیارەشی جوانە. ئەکتەر یەکەم شت زۆر مهمە دەبی ناخی خۆی بناسی چ زۆرە کەسایەتیەکە خۆی کە ناخی خۆی ناسی ئەوجا حالەت نەفسی خۆی بگونجێنێ لەگە ئەو دەورانەی کە دەیدەنێ حالەت نەفسی خۆی بگونجێنێ بۆ نمونە دەورێکی کەسێکی زۆر هادی ئەو هێمنە ئەو کەسە دەورێکی شەرانجێزی دەدەنێ لی نایەتە نایە با دەتوانێت لێ دێ دەتوانێت بیکە دەتوانێت بیکە بەڵام دەبێ ئەو توانایی هەبێ دەبێ ئەو توانایە هەبێ وەکو باسم کرد چەند جارێک باسم کردووە لێرە ئەکتەری ئێمە دووسێ حالەت نەفسی دەزانن ئەلقەل دەبی 120 حالەت نەفسی بزانین زۆرەکان کەسێکی زۆر چۆنە کەسێک شوێت چۆنە کەسێک چاوەڕوان کەسێک چاوەڕانی کەسێک بکات چۆنە کەسێک شەرانجێژ کەس کۆمێدیابی چۆنە سێرێک چیرۆک بژێرتەوە یەشێک خۆی فەرز بکات دەبێ ئەو کەسایەتانە هەموو بدۆزیتەوە لەمێش خۆت ئەنجا ئەحساسی لەگەڵ بەکار بێنێ لە ناحەیەی ڕوخسار بەس ئەوە جەسەد ماوە ئەدا ماوە شێوازی ئەوانە لە شێوازی زانستیەکەی باز دەکەم بەشی ئەوەندەی دەموچا و بریتێ لە هەش دەبێش دەبێ شتە جوانەکان جوان ببینی کەتێک ڕۆڵەشت دێ پێی دەڵێ کاکە دەبێ یەکەم پرسیاری ئەوە بی سیناریۆکەت چییە پەیامی فیلمەکەت چییە منۆکو دەرهێنەر یەکەم پرسیاری ئەوە بی نەک بڵێ با بڵێن گرێبەستەکان چەندە چونکە پێشتر دەبێت تو باسی سیناریۆ بکەی فیلمەکە باسی دەکا ئایا خزمەتی شەخسەتی کارکتەرەکە دەکا یان نا ئەوە زۆر مهمە هیوادارم ئەکتەرانی کورد وا بیر بکەنەوە لە هەموو حالەتەکان تێبگەن ئەکتەر دەبێ عقلێتێکی زانستی هەبێ نەک تەنها نواندن بۆی حالەتەکان بناسی و دەبێ ئەلئەقل مسەقف بی دەبێ ئەو شتەی دەکات تەجاوزی عەقلی مسەقفین بی پێی بگەن بۆ نمونە شانۆکارێک شانۆیەک دەکاتن ئەگەر ئەو شانۆگەریە تەجاوزی عەقلی ڕۆشنبیرانی نەکرد جمهورێکی سادە دێ ئەو جمهورە هیچ ئیسفادەی لێ ناکە بەڵام عەقلێتێکی با بڵێن تێگەیشت و هات و بابەتەکەی بەدڵ بوو لای من وەکو ئەوە با بڵێم کە پێشتر باسم کردبوو لای من ئەکتەر وەکو دوژمن وایە ئەگەر نەیکوژم دەمکوژی ئەگەر جوان نواندنی کرد ئەوە من ئەوم کوشت بەڵام ئەگەر جوان نواندنی نەکرد ئەکتەرەکە دەهێنەرەکەی کوشت نازانم ئەوە پەیامەکەم ڕوونە یان نا مەبەستم هیچ زۆرە قسەک نییە مەبەستم ئەوەیە وایە بەخۆی دەبێ وابی دەبێ وا ئینسان بکات هەم دەبێ ئەکتەر وا بکات وا بیر بکاتەوە بیر لەوە بکاتەوە دەهێنەرە بکوژی نواندنەکەی کە کوشتی ئەعجاری بوو دەرهێنەر کەواتە هیوادارم هەموو ئەکتەرانی کورد وای بیر بکەنەوە کە ئیشێک ڕۆڵێک دەبینن جوان بیر لە چیرۆک بکەنەوە ئەوەندە فکریان لەسەر بیرۆکەیان لەسەر مەسائلی مادی نەبی ئەکتەری زۆر باشمان هەیە حتمەن باشە ڕادەیەک بەڵام نامەوێت بینم کەسێک فەرز بکەم لەسەر کەسێک خۆم شایستەوە نازانم تەقیمی ئەکتەرانی هەمدا ئەکتەری جوانەیە